والله ڕێزی ئیسلام لێی نابی، حسابی ئیسلام بۆی کردووی، قەسەم بە پەروەردگار خۆشەویستەکانم. ملیۆنەها ئینسانم بینیوە لەسەر جادەکانی هندستان، لە مۆمبای، لە شوێنەکانی تر، هەر هەمووی لەسەر جادە بوون، ماڵی تەواو لەسەر جادە بۆ شکری خوا ناکەن. آخر هەر بۆڵەتانیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی یا معشر النساء تصدقن فإني رأيتكن أكثر أهل النار. يا رسول الله وما لنا أكثر أهل النار؟ قال تكثرن الشكاة وتكفرن العشير. أي آفتان لخوا بترسن زورتريني أهلي آقرن. بۆ ئەی پێغەمبەری خوا فەرمووی شکات زۆرەکەن، بۆڵە بۆڵتان زۆرە، بە هیچ ڕازی نین. جا بەزیایم نەکرد من دانیشم بە غەسالە هیچکەم دراوسێکەمان ئۆتۆماتیکی هەیە. وڵاش نەکەر خۆما بمکەی بە ئۆتۆماتیک و کۆنتڕۆڵ بمیتر هەموو شتێکی ئۆتۆماتیک لە ماڵێکا چی تێ لۆ زیاتر. ئەمەیە قوڕی کردو بەسەر ئێمەیە، هەر چیەک هەیە هەر ژنی فلان کەس و کچی فلان کەس و ماڵی فلان کەس دادە بۆ. قەسەم بەخوا ملیۆنەها ماڵم بینیوە لەسەر جادەکان ئاوا ڕیز بوون. یعنی چی کاک دکتۆر؟ یعنی ئەمە جادەکەیە؟ ئەمە سکەی قیتارێکە؟ ئەوە حەدیقەیەکە؟ ماڵێک بەو دیوارەوە جانتایەکی داناوە، مەسینەیەکی داناوە، خەڵوزێکی داناوە، منجەڵێکی داناوە، ڕاخەرێکی ئەگەر هەبێت کۆمەڵێ مناڵ، ئەمە نایناوە ماڵ. تەنها پەرژینیشی نەبوو، پەرژین. تەسەووری ئەماکەی؟ یعنی من بیرمە کردم و خوایە ئەم مناڵە گەورا بێ لە باوکوا بۆ ئێمە ماڵمان نییە؟ ئەی کوا خانوەکانی ئێمە؟ ئەی بۆ ئێمە وەکو خەڵکی نین؟ زۆر بێ ماڵەکان وەڵڵاهی بۆری ئاوم بینیوە ماڵێک لە ناویا جێی بۆتەوە، سەر ئاوی سەفەریم بینیوە ماڵێکی تەواو بە کۆمەڵە مناڵەوە لێک سەر ئاوی سەفەریا بوون. خوایە ئەمەمانە چۆن ئەژین؟ ئاخر حەزمە کرد سواری قتارێکتان کەم و بتان بەم ئەوانە ببینن. بۆی کە بتان زانێ خەڵک لە چ وەزعێکا ئاژی. خۆشەویستەکانم بزان خەڵک لە چ حاڵێکایە. تۆ ئازانیت ئافەتی ئەوروپا یان ئافەتی شەرق و غەرب ئەمە وەزعی خۆشە، تۆ لێرە بە ئیسلامەکەی خۆ ڕازی نیت؟ ئادی بەس پێم بڵێ ئەوان چیان بۆ ئافەت کردووە؟ تۆ بۆ نەکرا بێ با من بدەمێ، با من بۆ بکەم. ئیسلام هەتا کە تەعەدودی ئافەتی داناوە، پیاوێ چەند ژنێ بێنێ لەبەر خاتی تۆیە بۆ ئەوەی کە ئەگەر مێردەکەت مرد لەگەڵیان نەچیتە ناو قەبرەکە و لەگەڵیان خۆ نەسووتێنی، پیاوێکی تر هەبێ بێ بە سێبەر و بێ بە بەرگێ بۆت دادپۆشێ، ئەیبت بشارێتەوە. خۆزان تەعەدود لەبەر خاتی پیاوە فەرز کراوە، نا وەڵڵا لەبەر خاتی تۆیە فەرز کراوە. لە مستەمەعی مەدینەیە پێم بڵێ ئافەتێ بێوەژن بوو بێ، خەڵک دەستی بۆ درێژ کرد بێ، ئافەتێ بێ پیاو بوو بێ، ئافەتێ بێ کەس بوو بێ، هەموو مسلمانان کەسی بوون، کەسێکیش خۆی تەبەڕە کردو خواستوێتی. یعنی ئەم هەموو شتانە کراوە بە شتێکی قێزەون و گەورە و ئەکرێ بە مێشکی توان ها ئیسلامە هات با بە کەس بە زۆر نەیهێناوی لە پیاوێکت مارەکە، کەس بە زۆر نەیهێناوی بتکا بە ژنی دووەمی پیاوێک. ئەمە ئیسلام نییە زوڵم کە، ئیسلام یەکەم حەق بە تۆیدا مافی دەربڕینی دایتێ. ئافەتی هاتە لای پێغەمبەری خوا وتی پێغەمبەری خوا من باوکم ئەمما بما بە ئامۆزاکەم و خۆی پێبەرزکاتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر ڕازی نیت مەیکە. فەرمی پێغەمبەری خوا ڕازیم و ئەشیکەم. فەرمی ئەی بۆ هاتی بۆلام؟ فەرمی بۆی کە ئافرەتانی مسلمان فێرکەم باوکی بۆیان نییە بە زۆر بیان دابەشوو. ئەوە هەشتی مارسی تۆیە، ئەوە ڕۆژی ژنانی تۆیە، حەزەکەم باش بزانن. ئەمە حوریەی تەعبیری تۆیە کە کەس بۆی نییە زوڵم لە تۆکە، کە کەس بۆی نییە لەسەر بێشکە تۆ مارەکە، کە کەس بۆی نییە بە زۆر بەشود بە، کە کەس بۆی نییە بە زۆر. ئەمە ئیسلامە خۆشەویستەکەم. ئەزانن ئەو شۆڕشەی ئیسلام بەرپای کرد کەی بوو؟ کە پێویستی بەدەنگ نەبوو، کە پیاوەکان هەڵیانایە ئیسلام ئەمە کەی حەقە تۆ ئەم ئافرەتانە بێنی بیکەیتە ڕیزی پیاوە. کۆمەڵێک جاهیل، کۆمەڵێکی ئەبوجەهل ڕازی نەبوون بە ئیسلام، ئەیان و ئیسلام ئافەتی هێناوە بەرزی کردوتەوە بۆ نزیکی ڕیزی پیاو. ئیسلام کاتی هاوڕێزەدا ڕێزیدا بە تۆ کە تۆ هیچ نەبوویت بەڵکو زیندە بەچاڵە کرای. وئیذا المەوئودەة سئیلەت بەچی بئەیی ذەنبٍ قوتیلەت. زیندە بەچاڵە کرای خۆشەویستەکەم، نەک حیوانت بۆ بسەر بڕێ و عەقیقەت بۆ بکرێ، نەک بەڕێزەوە بەرەو ماڵ و مێردی خۆت بەڕێ بخرێیت. زیندە بەچاڵە کرای. ئیسلامە فەرمێ وئیذا المەوئودەة سئیلەت. ئاوەرە کشە جوانەکە وەرە بۆ زیندە بەچاڵە کرای. چۆن باوکت دڵیاو زیندە بەچاڵەکە؟ پرسیار لە مناڵە کرێ. باشە قەت پرسیار لە بێتاوان کراوە لە مەحکەمەیە؟
ئەمە ئیسلام فێرمانەکە بۆ چونکە ئەوەی ئەم مناڵەی زیندە بەچاڵ کردووە ئەو نەقێزەون و تاوانبارە ئیسلام لە قیامەتیشە ئاوڕی لە نایەتەوە سەیری ناکە دەبەر پرسیار لە مناڵەکەکە لەسەر تۆ ئەبێ پیاوێک ئەو نەبێ ڕێز بێت تاخرێتە ناو جەهەنەم بۆ لەسەر مناڵێکی تۆ ئەمە ئیسلامە ئەوە قەدری بەرز کردیتەوە ئەوە ئیسلامە لە حەزیز دەری هێنایت و کردیتی بە شاژن چێ ئەم ڕێزەی پێبەخشی غەیری خوا چێ ئەم حسابەی بۆ کردی ئێوە پێم بڵێن فاستجاب لهم ربهم أني لا أضيع عمل عامل منكم كردوتان وناكم من ذكر وأنثى شاكو خرابتان لجنو بياو من عمل صالحا من ذكر وأنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة جنو بياوي شاك كاميان باش بن هردو كيان جانيكي خوشيان بيه بخشي ئەزانی ئەو قوربەسەری کە ئەمڕۆ بۆ ئێمە خوڵقاوە چی بۆی خوڵقانوین تەلەڤیزۆن مسلسلات ئیعلام کوڕێکی ئێنی وەڵام مامۆستا بە تەمام ژن بێنم یا ئەڵڵا خێر بە تەمای چی وەڵڵا ها فلیمێکی ئاکسێکی تیای پیشانەیە جوانترین ئافرەتی وڵاتی کۆکرێت و بۆ تۆ وەخێتە سەر تەلەڤیزۆن هەموو گەنجەکە چاوی لەوەیە لەبەرەوە کە ژنی بۆ نایەت کسێکە شەڵێ وەڵا خۆ من لە بەتەڵ فلیمەکەی فڵان مسلسل ناچێ وەڵاشی پێ ناکەم ئەمەیە پیا و ژن ئەوەنە تاوانەکەن ماڵەکانیان لێبۆ بە جەحیم لا قێزەون بووە نە پیا بە ژنی خۆی ڕازیە نە ژن بە پیاوی خۆی ڕازیە ئەمە هەمووی تاوانە کەڵەکە بۆ لەسەرمان خۆشەویستەکەم لەبەرەوە حەزەکەم بزانیت ئەوە ژنی ئەوروپایە لە سژنێکی شوقەیاژی ئەوە ژنی هندستانیشە لەسەر جادە ئەژیت و ماڵەکەی هەمووی بۆ بەڕێڕێوی خەڵکی لەسەر شۆستەکانە کشێکی جوانکی لە هەیە 12 ساڵە لە ئەمریکا ناوی سۆزانە وتیان سۆزان ئەگەر تۆ بی بە 18 ساڵ چیەکەی وتی ئەگەر ئیشەڵا من بووم بە 18 ساڵ من باوکم قەت نابینم دایکشم لێم ناپرسێتەوە ئەگەر بووم بە 18 ساڵ و خۆم حڕێتی خۆم وەرگرت ئەچم بۆ هندستان تۆ بچی چی بۆ هندستان وتی آخر خەڵک لەسەر جادەیە حەزەکەم چم لەگەڵ خەڵکا بژیم من لێرە کەس نابینم لە شوقەیە کەسی تری لێن یەخۆ سێم عوقدەیەکە بۆ مناڵێ دروستە بێ ئەچێ بۆ هندستان نەک لەبەرەوەی کە فەقیر بەسەرکاتەوە نا بەس لەبەرەوەی کە ئەزانێ قەڵەباڵغیەک و خەڵک هەیە بۆی کە بچێت تێگەڵی خەڵک بێ یعنی لە ئاگرەوە ڕاکا بۆ ئاگر خۆشەویستەکەم بەس خوا ئەزانێ ئێوە لە چ نیمەتێکاژین قەسەم بەخوا لە نیعمەتێکاژین ئەگەر کۆمەڵێ ڕێکخرا و کۆمەڵێ خەڵکی مفلیس لێتان تێگنێن بەس مەلیک وەکو ئێواشی بەس شاژن وەکو ئێواشی کابرایەکە لە ڕۆژی کانچووم لە ئەوروپا تەکسیەکەم گر بکرێ وتم بڕۆم بۆ فڵان کشۆن لە ڕێگە کەوتینە قسە دەنگی ناسک بوو کڵاوێکی لەسەرا بوو من زۆر دیقەتم نییە سایەقەکەم چێ بەسەرەوە وتی چیەکەیت وتم شێخم زانای ئاینیم وتی ژنەکە و وتی ژنێکی عەبا بەسەری ئیماندارم هەبوو لە وڵاتی خۆمەوە بردەبووم وتم ژنەکەم ژنی ماڵەوەیە وتی حاڵی بووم بەس چیەکە ئیشی چیەکە وتم هیچ ناکە لە ماڵەوەیە وتی چێ مەسرفی تیاکە وتم من وتی چێ پارەیەتی وتم من وتی چ ژنی بۆ کرا وتم من وتی تەکسیەکەی ڕاگرت و چووە پاڵ پارکەکە وەستا وتی چۆن ژنەکە چۆن ئیش ناکە وتم ئیش ناکە وتی بۆ دەری ناکەی وتم ژنمە چۆن دەرێکم دایکی مناڵەکانمە وتی دەستی کرد بە گریان وتی لەشکەکەی لابڕ قژێکی زەر هاتە خوارەوە وتی من پیاوەکەم ئالە و گەڕاجە فیتەرە ئەگەر ئێوارە بەقەر ئەو پارە نە بەمۆ نامکاتە ژوورەوە چۆن ژن لای ئێوە ئەم ڕێزەی هەیە چۆن ژن لای ئێوە حرمەتەی هەیە بمبەرەوە بۆ وڵاتی خۆتان لێ بم کە بە شاژن وتم شاژنمان نییە ئێمە یەک کەس دەیەوە شاژنەوە مەلیکەیە وتی ژنی ئێوە هەمووی شاژنە ژنی ئێمە هەمووی شاژنە خۆشەویستەکەم وەڵاو کۆی کە ئیشێکی قورس بێ ئەی بۆ پیاو بچێتە دەرەوە ژنت کاکەوەرە تۆ بچێتە دەرەوە وەڵڵا من لە ماڵەوە دانیشتم بە قورئان مەمنوون نیشتە بم بە قورئان ئاوە گەرمەکەش خۆ مین یەکەم و شیرەکەش خۆمەی گرمەوە یەکەم بەدەی مناڵەکەش دۆ بەس لە ماڵە بمدانێ بزان دەستیش ماچەکەم یان نا ئەی بۆ پیاو بچێتە جەماعەت کاکە ئیسلام دەسەی منی فەرز کردە بچم بۆ جەماعەت تۆ لە ماڵەوە لە فەرزەکەت ئەکەی بەقەر خێرەکەی منە لە جەماعەتە بۆ لە ماڵەکەی خۆ دانانیشی خۆ پیاو خوا خۆیاتی نوێژەکان جەمعەکە نەچێ بۆ مزگەوت یعنی تۆ بۆ بەخولیایی مێشکە بێ وەکو من بی
دەوەڵا شەڕیش بووە بێ ئەبێت جووتێ پۆستالە پێکەیت و دوام کەوی وەکو من شەڕکەیت. ئەی جیاد دەسە من فەرزە خۆ لەسەر تۆ فەرز نییە. لەبەر ئیسلامێک کە ئەمانی دابەش کردە بەس خوا ئەزانێ کە ئینسانی خەڵق کردو، خوا ئەزانێ ئەمانی بۆچی ئاوا جیا کردێتەوە. لەبەرەوە لە حدودی خۆ دەرمەچۆ خۆشەویستەکەم.